بەو پێش پزیشکەکان ماوەی 48 کاتژمێریان بۆ داناوە. ئەم 48 کاتژمێرە لەژێر چاودێریەکی چڕ و وردا دەبێت. بەڕێزانم کاتتان باش. دوێنێ ئۆتۆمبیلێک لە جۆری تاکسی لە گەڕەکی عقاری لە شاری سلەیمانی لە نووسەر و وەرجێر شێرزاد حەسەنیدا، تەمەن لە دوێنێەوە لە نەخۆشخانەی شارە. من کەمێک لەمەوە پێش قسەم لەگەڵ بەشێک لە هاوڕێکانی کرد و قسەم لەگەڵ ئیدارەی نەخۆشخانەکە کرد. ئەوان باسییان لەوە کرد کە لە دوێنێەوە یعنی تا ڕادەیەک دۆخی تەندروستی جێگیرە لە چاو ئەو ڕووداوی کە دوێنێ ڕاستەوخۆ بەسەری هات. بەڵام بەو پێش پزیشکەکان ماوەی 48 کاتژمێریان بۆ داناوە. ئەم 48 کاتژمێرە لەژێر چاودێریەکی چڕ و وردا دەبێت لە ئەگەری ئەوەی کە دۆخی تەندروستی ئەگە بەجۆی لە جۆرەکان تێک بچێ یاخود ناجێگیر بێ زوو بە زوو فریایکەون. ئەلبەت ئەم زەبرەی بەری کەوتووە، بە تایبەتی بەر سەری کەوتووە. ئۆتۆمبیلەکە کاتێک خۆی پیاکێشاوە کە کەوتووە سەری بەر زەوێکە کەوتووە، ئەمە کاریگەریەکی تەواوی هەبووە لەسەر با بڵین لەسەر سەری و هاوکات بەشێک لە دەموچاوی بریندار بوو و دەسوقاچیشی تا ڕادەیەک بە سووکی بریندار بوون. بەسەوەی کە هەیە و کە گرنگە هاوڕەکانی وتیان خۆشبەختانە ئێمە کە چوین بۆ لای هەمومانی ناسیوەتەوە، یعنی ئەو ترسەی کە هەیان بووە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر مێشک و دەماخیە بێ وای لێ نەهاتووە، هەموو هاوڕەکانی ناسیوەتەوە ئەتوانێت قسە بکات. بەس ئەوەیە پزیشکەکان ماوەی 48 کاتژمێریان بۆ داناوە. چاودێریەکی ورد و چڕی دەکرێت ئەگەر جۆرێک لە جۆرەکان تەندروستی ناجێگیر بێ یاخود خراپتر بێ زوو بە زوو فریایکەون. دەمەوێت بازەوە بکەم ئەم نووسەرە و ئەم وەرجێڕەی کورد شێرزاد حەسەن لە ساڵی 1952 لە گەڕەکی خانەقای شاری هەولێر لەدایک بووە و هاوکات لە ماوەی 28 ساڵ مامۆسا بووە و مامۆسای پەروەردەیی بووە. نزیکەی 4 ساڵ لە ساڵی 1993 بۆ 1997 لە ڕێکخراوی MIG بووە. زیاتر وەکو هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە زەرەر و زیانەکان و لە مین و لە لوغم و هەموو بابەتانە ماوەیەکی زۆر لەم بابەتەش کاری کردووە و ئەو چەندین کتێبی هەیە. بەشێک لە کتێبەکانی کاری وەرجێڕانی بۆ کراوە بۆ سەر چەندین زمانی زیندوی دنیا. یەکێکە لە نووسەرە دیارەکانی کوردستان و وەکو باسم کرد دوێنێ بەو ڕووداوی هاتوچۆیە تووشی ئەو حاڵەتە بووە و ئێستا لە نەخۆشخانەی شار لەژێر چاودێری چڕی پزیشکیدا.